سڵاتانە بێم کاتتان باش بەنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. هێشتا چاوگوێکان بۆ ئەوەن کە ئاخۆ هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان لەو کاتێک کە سەرۆکایەتی هەرێم دیاری کرۆ بەڕێوە دەچێت یاخودنا. ئەمە لە کاتێکدایە کە پێشتر زنجیرەیە کۆبوونەوە لەوێن لایەنە سیاسەکان بە تایبەتی پارتی وێکێتی و تێکڕەلایەنەکان بەڕێوە چوو بۆ ئەوەی کە میکانیزمێکی ڕوون سەبارەت بە ئەنجامی هەڵبژاردنەکان و ئەوەی کە بکرێتە بنەما بۆ بەڕێوەچوونی ئەم هەڵبژاردنە لە کاتێکدا هەتا کەشی سیاسی ئارام نەبێ ئاستەما کە هەڵبژاردنێکی لەم شێوەیە بکرێت. بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە حیزبی پارتی سۆسیال دیموکراتی کوردستانەوەیە لە دۆخێکی ئاوادا پێشنیاری چی بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان. ئەوان پیان وایە کە ئەو وادەیە کە سەرۆکایەتی هەرێم دیاری کردووە لە کاتی خۆیدا بەبێ گرفت ئەم هەڵبژاردنە بەرەوە دەچێت یاخود هێشتا لەمپەر و گرفت ماوە دەبێت چارەسەر بکرێت. حتمما لەگەڵ هەموو ئەمانە پرسی پەیوەندەکانی هەولێر و بەغدا و بە دیاریکراوی مەسەلەی نادنی پشکی هەرێم کە ئێستا یەکێکە لە تەوەرەگرگەکانی ڕۆژ ئایا ئەو ڕێکەوتنی کراوە خۆی جێبەجێ دەکرێت لەکەیوە بەشە بودجێ هەرێم ڕەوانە دەکرێت دوای زانیاری سەرم بابەتە هەمومان دەکەمە تەوەرێک و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز ڕەفعەت محەممەد بەرپرسی ئامال و هەڵبژاردن لە مەکتەبی پارتی سۆسیال دیموکراتی کوردستان وەردەگرم. کاک ڕەفعەت سپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس بۆ ئێوەش. کاک ڕەفعەت هاوڵاتی دڵنیا بێلەوەی کە هەڵبژاردنە کاتی خۆیان بەڕێوە دەچێت؟ بەڵێ لەوانەیە ڕاستەخۆ ئەگەر بە ڕستەیە یا بە وشەیەک وەڵامیان پرسیارە بێتەوە تۆزێک ئەستەم بێ بۆ هاوڵاتی هەرچەند زۆرینەی هاوڵاتیان و باڵێن لایەنە سیاسەکانیش خۆیان گەشتونەتە قەناعەت کە ئەم هەڵبژاردنە ئەستەمە لە کاتی خۆیان بکرێ. یعنی بەداخەوە کە ئەبینین لە دەستگاکانی ڕاگەیاندن لە کۆبوونەوەی هێز و لایەنە سیاسیەکان کە ئەو ئامانجە ئەو هەوڵەی درا بۆ ئەوەی هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێت بۆکو پێویست بەدەمیەوە نەهاتن. ئیتر لەوانەیە هەر کۆمەڵی هۆکارە پێ هەر لایەنەشی هۆکارەکەی بکاتە ئەسوی لایەنێکی کە بەڵام ئەمە بمانای ئەوە نایە کە ئەم هەڵبژاردن نەکرێت ئیتر وڵات وەکو خۆی ئەڕوا هیچ مەشاکیل و کێشەی بۆ دروست نابێت. بینیمان پەرلەمانمان بینی چی بەسەر هات یەکێک لەو خاڵانەی کە ئێمە زۆر نماینی گەرانی بوو بۆ ئێمە هەمووکو خۆمانەمەکو پارتەکەمانەوە بوو کە ئەو بڕیارانەی لە حکوومەتی ناوەند و دادگای فیدراڵیەوە دەرەچوو کە هەموو کۆست و بەندێکی گەورەی بۆ پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان دروست کرد. ئەمە گرفتێکی گەورەی بۆ ئێمە دروست کرد بۆەوەی ئەم هێز و لایەنە سیاسیانە بۆ کۆمەڵی شت پەنابەر نەبەر حکوومەتی عێراقی. کاک ڕەفعەت بوو برە ڕاتەگرم ئەگەر هەڵبژاردنە کاتی خۆیان بکرایە حکوومەتی عێراق دەیتوانی ئەم مەرجانە بسەپێنێ؟ نەخێر تۆ خۆی بەهێزی کوردستان پەیوەستە بە بەهێزی پارت و لایەنە سیاسیەکان. حتممە ئەو بەهێزی پارت و لایەنە سیاسیانە چییە؟ ئەبێ یەک دەنگ و یەک لایەن و یەک لیست و یەک بەرنامە و یەک ئامانجیان هەبێت لە ئاس دەرەوەی هەرێمی کوردستان بۆ ناخۆ هەموو کەسێ مافی خۆیەتی هەموو لایەنێک کاکی خۆیەتی ئیش لەسەر لایەنی بەرامبەر بکە بۆ ئەوەی زۆرترین دەنگ بۆ خۆی کۆکاتەوە زۆرترین کورسی بۆ خۆی کاتەوە ئاسایە. بەس کە چووە دەرەوەی هەرێمی کوردستان پەرتەوازەیی هەبوو لەگەڵەوەش کە ئەم کێشە و گرفتانەمانە بۆ ئێمە حکوومەتی ناوەندیش ڕاستەوخۆ لایەنێکی سەرەکی دیاریکراو نەبوو تۆ بڕۆی لەگەڵی دانیشە قسە بکەیت. ئەوانیش بەهۆی کێشەی ناوخۆی خۆیانەوە نەیانتوانیوە بەدەم داوا و داخوازەکانی خەڵکی کوردستانەوە بین یا هێز و لایەنە سیاسیەکانی هەرۆڤ دێکشوتە بەغا نەیانتوانیوە ئامانجی خۆیان بە باشی بەدەست بێنن. لە لاوازیگەی ئێمە بووە یاخود بەرنامە و ڕوئایەکی هاوبەش نەبوو بۆیە حکوومەتی عێراق بەم شێوەیە مامەڵەی کردوخۆ ئەگەر دروشم و شیعاری لایەنە سیاسیەکان لە 30 ساڵی حکومڕانی هەرێم وەربگرین بە ئێستاشەوە هەمیان ئەوە دەڵێن کە دەبێت دەستکەوت و ماف و شایستەدارایەکان لە پێش هەموو شتێکی دیکەوە بێت. ناخۆ زۆر جار وەفدی هاوبەشە بووە هاوبەشە بووە لە هەموو لایەنەکان لەو لایەنانی بە تایبەتی لە حکوومەتە گرفتەکە لەکوێ بووە؟ دانیشتون لە گرفتەکە لە جێبەجێکردنەکەیەتی. یعنی تۆ ئێمە بە مێژووی حکومداری لە عێراق بڕۆرەوە لە ساڵی 1920ەوە تاوەکو ئێرە ئێستا ئەبینیت کە یعنی مافی کورد ئەگەر ساڵێک لە 150 ترابێ بۆ ساڵی دووەم ئەم لە 150 نەچۆوە لە 175 کەم بۆتەوە. ئێمەش لە دوای پرۆسی ئازادی عێراق و کوردستان جیاواز بوو. یعنی هەرێمی کوردستان و سەرکردە سیاسەکانی کوردستان و ئەو ئەزمونەی حکومڕانی لە دوای نەوەیەکەوە هەبوو. یعنی پاڵپشتێکی باش بۆ پرۆسی ئازادی عێراق بەشێکیش بوون لە دروستکردنەوەی عێراقی فیدراڵی لەمەدا هەڵەمان نەکرد لە دەستورە
نا هەڵەمان نەکردووە نا ئەگەر دەستورۆگە خۆی جێبەجێ بکرێت بۆ هەڵەت کردووە بەس مشکیلە وەکو بیدایەتیشتم لە جێبەجێکردن چونکە سەرنجێکە بوو بۆی کە بۆ نمونە ئەگەر کورد پاڵپشتی پێکەنانی حکوومەتی مەدەنی لە عێراقدا نەکردای ڕەنگە بەم حاڵی ئێستا نەگەشتایە لەبەری ئەمە پرۆژەکەی خۆی جێبەجێ بکردایە ئەم قسەیەشەیە ئێمە دەنگمان بە دەستورە باش دەستوریش ئەوەی لە دەستورە هاتووە یعنی ئەگەر ئێمە خۆمان دابڕین لە دەستورەوە نەتوان بۆ خۆیان بە زۆرینە کۆمەڵە شتێ تێپەڕێنن بینیشمان لە یاسای بودجێ ئەم ساڵ و لە کۆمەڵە یاسای کەشە بینیمان بەڵام ئێمە وتمان ئەگەر دەستور وەکو خۆی جێبەجێ بکرێت حکوومەتی هەرێمی کوردستان خەڵکی کوردستان ئەو کاتێک کە دەستور نووسراوە هەمومان دەنگمان بۆیە ئەو جەنابشتان لەوانەیە مشارەکەتان کردووە لە ڕاپرسی لەسەر دەستور ئەوەی لە دەستورەکە هاتووەکو خۆی جێبەجێ بکرێت حکوومەتی هەرێمی کوردستان کێشەی نییە مادی سەڵ لە هێزی پێشمەرگەیە بودجەیە ڕوونە نەوتە هەموو ئەم شتانە هەموو وەکو خۆی جێبەجێ بکرێت دیاریکراوی دێمە سەر جۆر و شێوازی پەیوەندیەکانی هەولێر و بەغدا لە ئێستا بەتایبەتی لە دوای پەسەندکردنی پرۆژەی بودجە بەڵام بابەتەکە دوور نەکەینەوە هەڵبژاردن کە ناکرێ خۆت ئەو ڕیایە دروست بووە کە هێشتا مطمئین نییە کە هاوڵاتی دڵنیا بێتەوەی کە هەڵبژاردن دەکرێت یا خودنا ئەمە پەیوەندی بە هۆکاری خودیوە هەیە خود هەر بابەتیان واقعیان گرفتە ئەوەی هەڵبژاردن بەڕێوە ناچێت خۆی هیچ گرفت و کێشەیەک نەبوو باشە بەڵام تموح یا ئامانجی سیاسی هێزێکی سیاسی یا دوو هێز یا چەند هێزێک وای کرد کە بچیتە ناو واقعیەکەوە بۆ نمونە ئێمە ئەگەر هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرایە هیچ کێشەیەکمان چی بوو پەرلەمانمان نەبوو کۆمیسیۆنمان هەبوو هەڵبژاردن بە ڕۆژێکیان دیارە کرد و لە سەیری ڕێەکەوتن لە کاتی خۆی هەڵبژاردن بکراوی هیچ کالێکن نەبوو بەهێزتریش بوو بەقوتریش بوو ئێستا حکوومەت هیچ کەشمان تەشکیل کردبوو یعنی کابینە هیچ کە تازە دامەزرا بوو بەس کە ڕەسەر ئەمە ڕێک نەکەوتن بۆ شایەکیان دروست کرد بۆ شایەکیان دروست کرد بۆ حکوومەتی ناوەندی فەرمەوتانە لە ناو هێزە کوردیەکانە یا ئەو لیستانەی کە لە بەغان چوون چەندین بینیمانە چەندین سکاڵا و داوا لە بەغدا تەسجیل کرا و تا گەشتە و ئاستی کە شتەکە لە دەستی ئێمە دەرچی ئێستا تۆ هەڵبژاردنەکەی چی هەڵبژاردن بۆ ئێمە بەڕێوە بە کۆمیسیۆنی خۆمانە نەماوە کۆمیسیۆنی عێراقڵی ئامادەنی ئەم ساڵ بچێتە ساڵێکە کۆمیسیۆنی عێراقیش کە لە ساڵی داهاتۆ خۆشی ماوەکەی بەسەرچی کۆمیسیۆنی عێراقیش کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراق لە کۆتایی ئەم ساڵە ماوەکەی بەسەرچێ بێ بۆیان تازە بکەنەوە کە بۆیان تازە کراوە ئایم هێز و لایەنە سیاسیانە ڕازین ئەم کۆمیسیۆنە بمێنێتەوە ئەویش پێویستی بە چییە؟ بە ئیتفاقیەک و بە ڕێکەوتنێگەی ئەی ئەگەر ئەوانش بۆیان تازە کراوە ئایا ئەتوانن کەی هەڵبژاردننی هەرێمی کوردستان بکرێت کۆمیسیۆنی عێراق دەڵێ هەڵبژاردننی هەرێم ئەنجام دەدەم بەڵام لەم سەروەختەی ئێستادا نا کە مانگی یانزەیە چون ئەنجومی پارێزگاکان لە عێراق بەڕێوە دەچێت لە ڕووی قوتی قانونیەوە کۆمیسیۆنی عێراق دەتوانێت بە بێگرفتی یاسایی هەڵبژاردنێکی لەم شێوەیە لە هەرێم بەڕێوە ببات ئاخر کێشە مشکلەکەی لەوایە قوتی قانونیەکەی لەکوێوە یێنێ ئەو بۆ نمونە ئێستا کێشەی نییە بەس کە خۆی ماوەکەی بەسەرچوو بێ چاوەڕێ بکە تاوەکو لە پەرلەمانەوە دیسانەوە دانیان پیانێنەوە ڕازیە بن و حکوومەتی عێراقی بەڕسمی ئەم کۆمیسیۆناڵێت تا بەرواری ئەوەنە درێژە بەکارەکانی لە ناوخۆش دەبێت بۆ پاڵپشتیان کۆمیسیۆنە بکرێت لە ناوخۆی هەرێم لە ئەزانی چۆنە لە ناوخۆی هەرێمیش تەبعاً حکوومەتی هەرێم بینیمان وەفدیش ڕۆشتە بەغا و لەگەڵ کۆمیسیۆن دانیشت و لە سەرۆکایەتی هەرێمەوە بینیمان کە پێماوی وتەبێشەکان و کاک دڵشاشەها باسی کرد ئەوەیە کە حکوومەتی هەرێم بە هەموو شێوەیەک ئامادەیە هەر کۆمیسیۆنی هەر دەسێک هەڵبژاردن بەڕێوە با بەڵام بە شەرتێک هەڵبژاردن بکرێ بەڵام گرفتەکە لەوایە ئەو سەری دیارنی ئێستا بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان تەواو یانزەی هەشتی هەژدەی یانزەی 2023 ئەم ساڵ هەڵبژاردن نەکرێ بەزی پەرلەمانی کوردستان کە یەکرێ ئێخۆ کۆمیسیۆن ئەگەر دڵنیا بووایە لەوەی کە ئەیتوانی بیکا ئەویت کاکە ئێمە ئەتوانین لەم بەروارە هەڵبژاردنان بۆ بکەین ئەویش خۆی یەکلایی نەبووتەوە خۆ حەلە ئەگەر خۆی ئەتوان ئێمە دادگای فیدراڵیمانێ خۆیان کۆ بنەوە و بڕیارەیەن و ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی شەرماوەکەی بەسەر چووە چەند ساڵێکە ئەمیش گرفتێکی دیکە ینی ئەوی شتێکی وا هەیە لەسەرەوەی ئەوانیش سەر بکرێن هەتاوە کۆڵ بژارد نەکرێ سەرکردنەکەش بەمانایەوەی کە هەر کەسە بچێتەوە ماڵەوە و بەس ڕەفعەت بۆ نمونە ینی دۆخەکە هەر چۆنێک بێخۆ دەبێ سەرکردایەتی کورد سەرۆکایەتی هەرێم حکوومەت پرۆژێکی هەبێ بۆ ڕزگاربوون لەم دۆخە ئایا بۆ نمونە بیر لەوە دەکرێتەوە کە
هەیەیەکی دادوەری پێک بێنرێ بۆ سەرپەرشتیکردنی هەڵبژاردنەکان ناوەتەوە منی جوستمەوە بڵێم باشە ئەتوانن حکوومەت هێرێمی کوردستان هێز و لایەنە سیاسەکان وە بزانم لە هەوڵە شتێکی وایە بەس نازانم تا چەند ئەنجامێ بیان نەبەس ئیش کراوە کۆمەڵی دادوەر ئیتر ئەم دادوەرانە لە چۆن دانرێ لە ناو بەر شێوازێک بێ دانرێ ئەم دادوەرانە کە دانران ئەتوانن سەرپەرشتی هەڵبژاردنە بکەن ئێستا ئێمە کۆمیسیۆنی ڕاپرسیمانە بوو ئەم کۆمیسیۆنە هەڵوەشاوە پەرلەمانەوە بوو هەڵوەشاو ئەم کۆمیسیۆنە مافینی بەس ئەم کۆمیسیۆنە فەرعی هەیە کارمەندەکانی ئێستش داوامەکە ئەگەر ئەم کۆمەڵە دادوەرە بێن سەرپەرشتی بکەن و بیانە دەزم کارمەندان و خۆیان لەسەر و خۆتەبیعیە لە بری ئەنجومەنی کۆمسیاران ئەی چی ئەتوانن یانی چونکە ئەمان هەرماونەتەوە ئەزممویشیانەیە پێشتریش لە هەڵبژاردن شتا بینیومانە کە سەرپەرشتی هەڵبژاردنەکانیان کردو سەرکەوتوش بوو ڕوویاکی هاوبەشەوانن بۆ ئەم بابەتە پێ دوایە لایەنەکان دەگەنە ئەنجامێکی باش لەسەر ئەم دادوەرانە کە پێک دێنرێت ئەگەر پێک بێت حتمما خۆی هیچێک لە گرفتارە سەرچەکانی بەردەم پرۆسی هەڵبژاردن کە گەیاندی بە ماقارە ناسەقامگیری ناو پەیوەندی و ناسەقامگیری و کۆمەڵی ئاڵۆزیە بوو لە ناو هێزەکانی ناوەرێمی کوردستان هەر هێزەشی لە ناو ئەلوانێ مەشاکیلێک شەبێ لە ناو خۆیان ئەمانە هەمووی مەشاکیل و کێشە بوون ڕوونە بە دیاریکراوی کێ لەگەڵ هەڵبژاردن و کێ لەگەڵ هەڵبژاردن نییە یانی ئەم پرسیارە زۆر جار دەکرێت بە ئیعلام هەمووی لەگەڵێتی بەڵام خۆتۆ من ئێستا من وەکو پارتەکەی خۆم یعنی چەندین جار سەرۆکی پارتەکەم و برادرانی مەکتەبی سیاسی هەمووی پێداگیری لەسەرەوەکەن هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێت لەوانەیە لایەنە هیچ کەس هەر هەمان بەسیە بێ هەمان ئامانجیە بوو بێت و بە هەمان شێوەش دەری بڕیوە بەڵام ئایا لە ناخەوە وایە چونکە کە ئەگەیشتە سەر مەشاکیلی گفتوگۆ و یعنی شتەکان زیاتر ئەمەی ڕوو لە یەکێتی و پارتیە ئەگەر یەکێتی و پارتی خۆیان ڕێکەون حیزبەکانی کەش ڕێکەون چونکە یەکێتی و حیزبەکانی کە جگە لە یەکێتی و پارتی هەمووی داوایەوە کە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێت بەڵام خۆڕوویای پارتی بەڕوونی دیارە لە سەرۆکایەتی حکوومەت لە هەرێم ینی لەگەڵەوەدان کە هەڵبژاردن نابێت دوا بخرێت هەر هۆکارێکە بێت پێ دوایە بەبێ ینی بەپێ ئەم هەماهەنگی کە پارتی هەیەی بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن هەمان ڕوئیە هەمان قسە بۆ حیزبێکی وەکویەکێکیش ڕاستە یان ئاخر پارتی یەکێتی دوو حیزبی جیاوازن باشەوانەیە بەڵام قەزەکە قەزەی هەمووانە زانی چۆنە قەزێکی هەمووانە تۆ لەگەڵ بینیومانە لێدوان لە کەسە بەرزەکان بابڵین پلە ئەوانەی کە لە ناو مەکتەبی سیاسی هەردوولان بینیومانە هەردوو لایەن زیاتر جەخت ئەو لایەنەکەی کیان تۆمەتبارەکە بۆی کە ئەوێ هەڵبژاردن نەکرێت بەڵام ئەمە پێویستی بەو دانیشتانە زیاترە کە خۆیان ئێسەوە بزانم خەریکن پێویستی بۆیە زیاتر لە یەکەوە نزیک بنەوە کە ئەوان لە یەکتر نزیک بوونەوە گەشتە قەنەعەت هەڵبژاردن بکرێت ئەتوانن ئایتر لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێکەون دادوەردانێن بەڵام کێشەکە لەوایە ئەمان ناگەنە نەتیجەیەکی وا کە بڵێن فڵان ڕۆژ دیاریکەن هەڵبژاردن بکرێت ئەم بابەتە کەڵکی ئەوەی پێوە ما بە ینی تاکو و سەرۆخت و ماوەیەکی دیاری کراوە بابەتی هەڵبژاردن دوا بخرێت ینی ماوەیەکی زۆرە باس دەکرێتەوە بوون لە ساڵێکە شەرعەتی دامەزراوەکانی هەرێم لە ڕووی یاساییەوە جۆرێک لە پرسیاری لەسەرە لانی نێودەوڵەتی دەبێ هەڵبژاردن بکرێت یعنی کاتی ئەو ماوە مناقەشەیە بکرێت کاک ڕەفعات خۆی کاتەرەمێنێ کاتەمێنێ بەڵام ئەوەیە تۆ ئەمە خراپ ناشکێتەوە زۆر بە ڕۆژ لاواسترەبی چۆن ڕۆژ بە ڕۆژ لاواسترەبی فەرم و ئێستا ئەڵێ حکوومەتی ماوە بە سەرچوو تۆ مانگێکە ماوەکەت بە سەرچوو گەر هەڵبژاردن بکرێت دوای مانگی کرد دوای دوو مانگ و تاو بەس ئەگەرم حکوومەتە ساڵێک ماوەکەی بە سەرچووبی هەر لە سەراسی ناوخۆ لە سەراسی دەرەوەژۆک و پێویست وەکو پێویست مامەڵە لەگەڵ ناکەن گرفت بۆ دروستەکەن ئێمە ڕۆژانە کۆنتاک و ڕاستەخۆ پەیوەندیمان لەگەڵ حکوومەتی ناوەندا هەیە تۆ مافو لەوێ بێت و ئەو دان بە شەرعێت نییە بە حکوومەتەکەت و بە بەڕێوەبردننی دەوڵەتەکەت ئیتو چۆن نتوانی بڕۆی داوای مافی زیاتری لێ بکەیت هەزارە هەم مەشاکیل و کێشت بۆ دروستەکە بۆیە ئەکرێ پارتی و یەکێتی لەگەڵ هێز و لایەنە سیاسەکانی کەش بە گشتی دانیشن ڕێکەون لەسەرەوەی کە هەڵبژاردن شتێکی زەروریە و دواکەوتنی ئەوەی سومعی حکوومەتی هەرێم و ئەوەی لەکە دارترەکە شتێکی خۆش نییە لە پەرلەمانی کوردستان لە شوێنێکەوە هەڵبۆشێت
حزبەکەی بەڕێستان بۆتە بەشێک لەم پرۆژەیە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن یان بە دیاریکراوی ڕوویە ئێوە چی بۆ لەو کۆبوونەوەی کە تا ئێستا گوزەراوە خۆ حتمما ئێوەش خاوەنی نفوس و دەنگی خۆتانن. ئەزانی چۆنە ئێمە وەکو پارتی سۆسیال دموکراتی کوردستان بەشداریمان کردووە لەو کۆبوونەوانەی کە تایبەت بۆ هەڵبژاردن ڕامان لەسەرەوە بووە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێت دوانەخرێت زۆر گوێ نەگیرێت لێ دوانەکانی سەرۆکی حیزبەکەمان دیارە خەڵک زۆر ئەیبینی لە سوسیال میدیا دەنگانەوەی باشیشیەیە ئەیبینێ کە ئەوەی کە ئێمە وەکو پارتی سۆسیال دموکراتی کوردستان گەشتونەتەوە قەناعەتی کە حکوومەتی عێراقی لەوانن ئەوەی کە کورد مەبەستێتی ئەو نایەتە پێشەوە باش بۆیە هەتاوەکو لەناو خۆمانە بەهێز بین و نزیک بین لە یەکەوە و تەبا بین زۆرتر و باشتر مافی خۆمان بەدەسێنی. یەکێک لە خاڵە جەوهەریەکانی جیاوازی نێوان پارتی و یەکێتی لە سەرپرسی هەڵبژاردن بابەتی کورسی کۆتاکان بوو ڕوویە ئێوە بە دیاریکراوی لەسەر مابەتە چی بوو؟ ئێمە ئاخر کۆبوونەوەمان بەرنامەی خۆمانەوە بوو کە وەکو زۆر بەلایەنە سیاسیەکانی کەشکە پێکاتەکان خۆیان مافی خۆیان دیاری بکەن ئەنی خۆیان بڕیار بن لە خۆیان لەبەرەوەی ئێمە تەداخولمان نەکرد ئەوان دەتوان بڕێ لە داهاتووی خۆیان بن ئەوانش پێگاتن و یعنی بەڕاستی کوردستانیش سیمای جوانی ئەم کوردستانی خۆمانەوەیە کە کۆمەڵی پێگاتی تایوەکو برا هەمومان بەیەکەوەشی ئەمە کێشە بۆ ئەمە دروستکە لەسەر بازنەکانی هەڵبژاردن هەمان تێبینیتان هەبوو یاخۆت پێتان وایە ئەوەی کە بۆ نمونە پارتی داوی کردوکە دەبێت یەک باز نەبێت بۆ لایەنەکانی دیکە دواتە پارتی نەمڕوویایە عنی هاتە خوارەوە هیچ کێشەیەکم نیە ئەگەر چوار باز نەش بێت پێ دوایە کامیان بۆ واقعی سیاسی ئێستای هەرێم گونجاوە. ئەزانی چۆنە ئێمە وەکو پارتی سۆسیال دموکراتی کوردستان پێمان وا بوو کوردستانە بێ هەمووی هەرێک باز نەبێ پارتیش و یەکێتیش و لایەنەکانی کە زۆر پێداگریان لەسەر چوار بازنەی کرد بەڵام کۆمەڵی هۆکارە بوو کە ئێمە پێداگریمان لەسەر ئەوگەر کە کوردستان یەک باز نەبێ. یعنی پەرلەمانی کوردستان ئێمە کوردستانت پێگاتوە لە 3 محافەزە ئەگەر ئێستا هەڵەبجەشی بۆ ئیزافە بکەین ئەبێ بە 4 محافەزە هەرچەند لە یاسای کۆمسیۆنا هەڵەبجە سەر بە سلێمانی بوو بەڵام گەشتینەوە قەناعەتی کە ئەگەر یەک باز نەبێ هیچ فەرق ناکە ئەندامێک من خەڵکی سلێمانی بووم بە پەرلەمانتار وەڵام لە پەرلەمانە واجبی سەرشانمە چۆن بەرگری لە خەڵکی سلێمانیەکەم لە خەڵکی دۆک و گەرمیان و هەڵەبجە هەولێریشی بکە یعنی ئەمە هەرێمێکی بچووکی لەم هەرێمە بچووکبی بەم فرەبازنەی و ئەوە لەوانەیە ئەمە کۆمەڵی سلبیاتیە بێچێک لەوانەی منەویستنەوە پرسیارەکەم کاک ڕەفعەت بۆ نمونە مەترسیەکانی کاریگەری خراپیەکانی فرەبازنەی بۆ دۆخێکی ئێستای وەکو هەرێم چییە؟ ئەگەر بەم حاڵەوە یعنی هەڵبژاردن بەڕێوە بچێت ئەزانی ئەمە لە ڕووی تەکنیکیەوە قورسایەکی زۆر دروستەکە لەسەر کۆمسیۆن ئەمە لایەنە تەکنیکەکەی لە ڕوویەکی کەشەوە ئەوەیە کە لەوانەیە پێگاتەی پەرلەمان بە جۆرێک بێت ئیشکردن تایە ئاسان نەبێت چونکە دەنگی ڕنگ و دەنگ و ئەنواعەتە ناو پەرلەمانەوە کاتە کە چونکە خەڵکێک هەیە بڕوای بە ناوچەیەک نییە لە ناوچەیەکی کەوە خۆی کاندی دەکات و خۆی هەڵبژێر ئیش لەسەرەوە کە دژایەتی فڵان ناوچەکە بۆ ئەوەی لێوێ دەنگی زۆر بەدەست بێنێ یعنی ئەمانە هەموو مشکلەن جا بۆ نمونە کاک ڕەفعەت ئەگەر پەرلەمانتارێک ئەگەر کەسێک خۆی کاندید دەکات ئەگەر ئەم ڕۆحیەتە ئەم عەقڵیەتە هەبێ هی ئەوەی بچێتە پەرلەمان ئەزانی چۆنە خۆ دەبێت ئەم کێشەیە پێش هەڵبژاردننی پێش کاندیدبوون یەکلایی بکرێتەوە یەکێک لە گرفتەهارە سەرەکیەکان دەماوەی ڕابردوو کەم توانایی کەم کەفائی یەکێک بوو لەوانەی کە لەم خولەی پەرلەمان بەدی دەکرات ئەوانەشی کە ئێستا بە تەمان بچنەوە پەرلەمان لەوانەیە بەشێکیان ڕێوانی ناو پەرلەمان بەشێکی کەش کۆمەڵی خەڵکی کە هەیە لەوانەیە چاو لەوان بکە یعنی من نمونەیەکی بەسیط دەیەمێ باشە تۆ چۆن لەو پەرلەمانتارە ئەڕوانیت کە ئاوا لە پەرلەمان لەسەر مێزەکەی مۆبایلێکی داناوە کردوێتە خۆی و دووسێ شیعارەیە دەسە بە مۆبایلەکە بژێن دوای بڵاوێک کاتەوەڵێ من ئاوا پشگیری لە خەڵکەکە یعنی شتەکان وای لێ هاتووە یعنی ئەم ڕۆڵی میدیا و سۆسیال میدیاش وای کردووە کە ئاراستەی خەڵکەکە بیرکردنەوەی بەرەو ئاقارێکی خراپ ببە چاکردنەوەی ئەم وێنەیە کارێکی قورسە یان دەبێت چی بکرێ لە هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمان ئەمە دووبارە نەبێتەوە ئەزانی چۆنە ئەبێ ئەم هێزانە خۆی ئەگەر
ببوایە لیستی نیمچەکراوە ژەر نەبووایە لیستی داخرا بووایە ئەمێزانە خۆیان ڕێکەون خەڵکانێکی بە ئەزمموی سیاسی بڕیار بەدەستی لێهاتوو ئەمانە بچن ناو پەرلەمان ئەم پەرلەمانە خۆی لە خۆیان ڕۆژانە ئیشی خۆیەکات و بە باشی بەڕێوە بە بەڵام ئەگەر بەم شێوازە نەبێت وەکو ئێستا بینیمان چی بەسەر هاتوو خۆی پێدوا بوو خولی پێنجەمی پەرلەمان ئیشی خۆی کرد ئەوە پرسیار بوو بۆ من ئەزانی چۆنن وەکو پێویست نە وەکو پێویست نە سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمانتاران دان بەم ڕاستیە دەنێن ئەزانی چۆنە لەو هەریەکیان بە جۆری هەرێکیان بە جۆرێ لەوانەیە ئێستا سەرۆکی پەرلەمان بڕۆ ئەڵێ ئەزمونێک بۆ خۆم تۆمار کردووە و ئەوانە جێگرەکە یاسکردێرەکەی ئەندام پەرلەمانەکان بەڵام ئەوەی بینیمان ئێستا تۆ بڕۆ تۆ بەڕێستان ڕۆژنامەنووسێکن مایک و کامێرەکە توپیان مسەوەرێک بەرە لە بازارە بڕۆ ڕەچێ لەسەر پەرلەمان من زەمانەت دەکەم لە سانەوە نوۆی ئەڵێ شتێکی زیاد نەبێت باشترە یعنی ئەمە هۆکارەکەی چییە؟ ئەو سیمایەتی کە لە پەرلەمان شتێک پیشانی خەڵک درا و خەڵکی لەو ڕوانگەوە قساک ئەگەر پەرلەمان داکۆکی بکردایە مافی خەڵکی کورد یعنی ژیانی ڕۆژانی خەڵک بە یاسا ڕێکخرایە خەڵکی کێشەی چی بوو؟ پەرلەمان ئەمەی نەکریا خۆت حیزبەکان ڕێگەیان بە پەرلەمانتارەکانی خوان نەدا ئەمە بکەن ئەمە دوو بابی جیاوازە کێشەی کوردستان لەوایە حیزب پەرلەمان بڕێوە بە مشکلەکە لەوایە لەبەرەوە هەر شتێکە بە حیزبەکان باشە من یەک دوو پرسیارم ماوە لە کۆتایی بەرنامەکە لەسەر بابەتی پەیوەندیەکانی بەغدا هەولێر پێ دوایە ئەوەی کراوە دەبێتە دەرچەیەکی باش دەبێتە ڕوویایەکی باش بۆ نردنی بەشە بودجێ هەرێم ڕێکوتنی هەولێر و بەغدا چۆن لی دەڕوانیت وەکو خۆی جێبەجێ دەکرێت؟ بەڵێ طبعا ئەو بڕیارەی کە لە دادگای باڵای پاریس تایبەت بەنەوە دەچوو ئەوە یەکێک بلەو بڕیارانەی کە کورد بەعام بە شتێکی خراپی زانی بە خراپی شکاوە بەسەرمانە بەڵام ئەوەی جێگەی دڵخۆشی بووکە حکوومەتی هەرێمی کوردستان و هێز و لایەنە سیاسیەکان تا ڕادەیەکی باش ئاقلانە مامەڵەیان لەگەڵم بابەتا کرد تا گەشتنەوەی کە ئاخر جار چەندین جارۆف درۆشتە بەغاواتنەوە گەشتنەوەی کە ڕێکەوتنێکی ئیمزا بکەن ئەم ڕێکەوتنە ڕۆشنایەکی دیار بوو یعنی بۆ خەڵکی کوردستان بۆ هێز و لایەنە سیاسیەکان بۆەوەی کە ئیتر کوردستان کێشەی لەگەڵ حکوومەتی عێراقیە نابێت لەگەڵەوە شایکێک لەوەی کە مای دڵخۆشیە لە ڕێکەوتنەکە هاتووە ئیش لەسەر دەرچوواندنی یاسای نەوت و گاز بگرێ ئەم تا حەدی خۆی ڕۆشت بەڵام لەگەڵ ناردنی بوجە بۆ پەرلەمان و دەستکران بە کۆبوونەوەکانی پەرلەمان باشە یعنی ئەوانە بەدی ئەکرا کە ئەم ڕێکەوتن ناتوانێت وەکو خۆی جێبەجێ بکرێ بینیمان یعنی پێدوانیە هێشتا زووە بوو ئەم بڕیارە هێشتا وادەی کە دەبێت حکوومەتی عێراق ئەم بودجێ ڕاوانە بکات هێشتا کاتەکەی ماوێتی پێم وابێت لە ناوەڕاستی هەفتەی داهاتووە ئەگەر بەپێی ڕێکەوتنەکە مانگێک لە پەسەندکردنی بودجە خۆ دەستکاری بودجێ هەرێمی کوردستان کرد کۆمەڵێ بەرگەوماتە زیاترا لە ڕێکەوتنەکە ئەوەی کە ڕێکەوت بوون لەسەری حکوومەتی هەرێم حکوومەتی عێراق دەست لە پەرلەمانە بە هیچ شێوەیەک مادەکانی هەرێمی کوردستان دەستکاری نەکرد ڕێکەوتون لەسەرەوە بەڵام دەستکاری کرا خۆت ئاگدار یعنی بەرگە لابراوە بەرگە زیاکراوە مادەیەکیانی ناوە بۆیان زیاد کردووە یعنی ئەمە وای کردووە کە بینیمان حکوومەتی هەرێمی بەڵام بە عموم حکوومەتی هەرێم بە نەتیجەیەکی باشەوە لە بابەتی پرۆژە یاسای بودجە دەرچوو ئەخ تو ئێستا وەکو خۆش وت و بیدایەت ئەو سەری دیار نییە زووە باشە ئێستا مشکلە ئێمە زین لە چی ئێمە وەفدێکە چوو بۆ بەغا تەمان وەفدێک لێرەوە چێتە وڵاتێک لەگەڵ لایەنێکا کۆ بێتەوە تاو تۆ ئەزانی ئەو وەفدانەی حکوومەتی هەرێم چووەتە بەغا لێک لایەنی نەبینیوە چووەتە لای مالک لای عامری لای سوودانی لای سەدر لای نازام خەس عەلی لای شێ ئەمە وای کردووە کە تۆ لەگەڵ ئەوانی شار ڕێکەوتنیە بکەی ئەگەر ئەوان لە بینی خۆیانە تەبانە بن کێشش بۆ تۆ دروست مشکلەکەی ئێمە لەوایە حکوومەتی هەرێمی کوردستان دەبوو چی بکە بۆ نمونە خۆڕێگا دروستەکە هەر ئەمە نییە کە ڕێکەوتن بکرێ ئەزانی چۆنە ڕێگا ئەم هەوڵی خۆیاوە حکوومەتی هەرێم هەوڵی خۆیاوە بەڵام کێشەکە ئێمەنی کێشەکە لایەنەکەی کە حکوومەتی عێراق باش حکوومەتی عێراق حکوومەتی سوودانی ئێستا ئەو بەڵێنانە یاوێتی ئەو ئیتفاقی کراوە بە ڕێک و پێشی بڕوە وەکو خۆی بڕوە هەستەکەم
بژانەوەیەکی ئابووری باش لە هەرێمی کوردستان لەسەر هەڵەیە بەزایەکرێ ئێستا تۆ فەرموو نازانی کەی موچەی ئەم مانگە دابەشەکری ئێوە ژۆک و پارتی سۆسیال دیموکرات ئاگاداریان بابەتە نین کە دوایین زانیاری چێرە بانی ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا دوایی با ئێمە نوێنەرمانەیە لە حکومەت باشە وەزارەتمانەیە بەشداری کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانەکە حتمما یعنی هەڵوێستی حیزبی سۆسیالیستیش ڕاستەخۆ ڕۆشتوتە ناو ئەنجومەنی وەزیران ئێمە پێداگریمان لەسەرەوە کردووە ئیش بکرێ فشار بکری لەسەرەوەی ئەو ڕێکەوتنەوە بۆ خۆی جێبەجێ بکرێت هەر ئەمڕۆ وەزیری کاروباری کۆمەڵاتی عێراق دەڵێت حکوومەتی عێراق پابەندە بە جێبەجێکردنی بڕگە و خاڵەکانی ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا و دەبێت بەشە بودجێ هەرێمەکە خۆی ڕەوانە بکرێت ئەنی قسەی چەند ساعت پێش ئێستەیە ئەم شەویش پەرلەمانتاریش کە قسەی کرد باشە ئەم شتە ئەوەترێت ئایا ئەکرێ من وەکو خۆم گەشتبینم کە بکرێت بەڵام ئەزانی چینێ ئەزمموی باش پەیوەندیەکانی حکوومەت هەرێم و بەغدا لە بابەتەکانی کەشە وای کردووە یعنی ئینەیەکی تایە کە ئەڵێ PS دەمەوەکو خۆی جێبەجێ نەکرێت کە 28 مانگەوان موچی خۆیان تەوزیع کرد یا بسپێن نازان بزەبتکەیە لەگەڵ موچی خۆیانە تەوزیعیان کرد ئەو بڕی دیاری کراوە لە بودجا بۆ موچی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەو بڕە بنێرن ئەو کاتێکەوە تاڕادەیەک باش تاڕادەیەکەیە دەبێت ئەم بەشە بودجێ ڕەوانە بکرێت وڵای ئەوەی هەنێ وردەکاری هەیە لەوانەیە من نەیزانم چونکە ئەوەی من ئەیبینم زیاتر باسەکرێت و ئەوانە چونکە دەنگۆیی کە هەیە نزیکە تامانی سێ على ساز بسپێنی سێ نەوت فرۆشراوە ئەبێ و حساباتە بکرێت و داهاتی ناوخۆ ئەم شتان ئەمانەی لێ دەرکرێت خۆی لە کاتی خۆی ئەبێ موچی فەرمانبەرانی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ بەرپرسی ئامال هەڵبژاردن لە مەکتەبی پارتی سۆسیال دیموکراتی کوردستان کاک ڕەفعەت محەممەد سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ ئێوەش دووبارە بەخێر بێت بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکۆ بەرنامێکی دیکە شاد و بەختەوە